ئەردۆغان بە شوێنپێی سوڵتان عەبدولحەمیدی دووەمدا لە باکوور بۆ نەوت دەگەڕێت. حکوومەتی تورکیا دەگەڕێتەوە سەرنەخشەی نەوتی سوڵتان عەبدولحەمیدی دووەم و لە باکووری کوردستان بە دوای نەوتدا دەگەڕێت. بە گوێرەی ناوەندی لێکۆڵینەوەی هەڵاوسانی تورکیا، ڕێژەی هەڵاوسان لە وڵاتەکە لە 170 تێپەڕاندووە. حکوومەتی تورکیا چەندین ڕێگەی بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسان تاقی کردوێتەوە، بەڵام نەگەیشتوۆتە ئەنجامێکی ئەوتۆ. ئەردۆغان دەستی بۆ پرسی نەوت بردووە. ئەم هەواڵە ئەمڕۆ میدیاکانی تورکیای تەنیوە. هەواڵەکە سەرەتا یاوەستۆنات نووسەری ڕۆژنامەی سەباحی تورکی بڵاوی کردەوە. ئەو دەڵێت کۆمپانیای نەوتی تورکیا چەندین ئەندازیاری بۆ چیای گابار و چیای جوودی پارێزگای شەڕناخی باکووری کوردستان ناردووە. ئامانجی حکوومەت لەو هەنگاوە ئامادەکاریە بۆ لێدانی بیرەنەوت لە ناوچەکە. بە گوێرەی هەواڵەکە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە داهاتوودا بە فەرمی پرۆسەی لێدانی بیرەنەوتەکان ڕادەگەیەنێت. ئەم هەنگاوی حکوومەتی تورکیا نوێ نییە. سەدەیەک پێش ئێستا تورکیا درکی بەبوونی نەوت لەو ناوچەیە کردبوو. ئەو کات سوڵتان عەبدولحەمیدی دووەم دوپاشای عوسمانیەکان دەسەڵاتداری تورکیا بوو. نەوتی دەوروبەری چیای گابار و جوودی لە نەخشەی نەوتی عەبدولحەمیدی دووەمدا بووە و پلانی بیرلێدانی هەبووە. لەو سەردەمەدا کەسێکی ئەرمەنی خەڵکی ئیستەنبوڵ بە ناوی سەرکیز گۆڵبەنکیان نەخشەی هەرێمە نەوتیەکانی بۆ عەبدولحەمیدی دووەم ئامادە کردووە کە ئەندازیاری جیۆلۆجی بووە و لە بەریتانیا خوێندبووی. لە نەخشەکەدا هەموو هەرێمە نەوتیەکانی باکووری کوردستان تاوەکو باشووری کوردستان بە کەرکووک و مووسڵەوە دیاری کرابوون و وەک پرۆژەیەکی ئیمپراتۆری عوسمانی ئامادەکراون. بەڵام بەهۆی شکستی عوسمانیەکان لە جەنگی جیهانی یەکەمدا بەرامبەر بەریتانیا و فەڕەنسا، سەرکیز گۆڵبەنگیان چووە پاڵ بەریتانیەکان و لە مووسڵ و کەرکووک کاری دۆزینەوەی نەوت و دواتر دەرهێنانی بۆ بەریتانیەکان کردووە. ئێستاش ئەردۆغان کە خەونی زیندووکردنەوەی عوسمانی نوێی هەیە، دەستی بۆ نەخشانەوتیەکەی عەبدولحەمیدی دووەم بردووە و دەیەوێت لەم ڕێگەیەوە ئابوووریەکەی ببوژێنێتەوە. ئەم هەنگاوە لە کاتێکدایە تورکیا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە کەشی بانگەشەی هەڵبژاردندایە، بۆیە هەر هەنگاوێکی وەک بەشێک لە بانگەشە لێکدانەوەی بۆ دەکرێت. تورکیا لە 6 شار کێڵگەی نەوتی هەیە، پێنجیان شاری باکووری کوردستانن کە ئەمانن: ئێلێح، سەمسوور، ئاماد، مێردین و ڕۆحا و کێڵگەیەکیش لە شاری کلکلار ئەلی تورکیایە. بەرهەمی نەوت لەو کێڵگانە کەمترە لە 35,000 بەرمیل لە ڕۆژێکدا.